لە کەشێکی ساردی بەهاری لە سلێمانی دیدارێکی گەرمی بەرپرسانی باڵای عێراق و هەرێم بەڕێوە چوو. نۆهەمین دیداری سلێمانی بۆ گفتوگۆکردن لەسەر پرسە ئابووری و سیاسیەکانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە چوو. والعقوبات الاقتصادية والإرهاب. زانکۆی سلێمانی بووە بە زانکۆی ئەمریکی لە سلێمانی بووە بە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی هەموو کاراکتەرە سیاسیە ناوچەی و نێودەوڵەتی و تەنانەت ناوخۆیەکانیش بۆ ئەوەی کە لێرەدا کۆبوونەوە بیرڕاڵ گۆڕ بکەن بە سەبارەت بە بابەتە گەرمەکانی ڕۆژ و ئەو بابەتانی کە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر نەگەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ بەڵکو عێراق وەروە گۆڕانکاریە ناوچەیەکانە بێ. ئەوە تا ئێستا لێرە ئەو بابەتە گەرمانی کە باز دەکرێن لەم دووسێ ڕۆژەدا ئەوە یەکەم بابەتی وزەیە واروە بابەتی ئاشتەوایی یەکە لە ناوچەکەدا بە شێوەیەکی بەرچاو ڕووی کردوتە ناوچەکە بەتە هەر ئاشتەوایی کورد و تورکیا ئاشتەوایی کورد و سووریا هەروەها ئاشتەوایی نێوان دەوڵەتە جیهانیەکان بە تایبەتی ئێران و ئەمریکا لە عەمان. ئەم سەکۆیش کە لێرە دروست بووە لە ڕێگەی ئەم دیدارەوە تەنانەت لایەنە نێودەوڵەتیەکان و هەروە ئەندامانی دیار و هەروە کارکتەرە سەرێکیەکانی ئەو دەوڵەتانە لێرەن لەم دیدارن. پرسی وزە و نەوت و غاز و هەناردەکردنی نەوتی هەرێم و عێراق و پرسی ئایندەی کورد و گۆڕانکاریەکانی ناوچەکە بارودۆخی وڵاتانی دراوسێ بووە خاڵی کۆکەرەوەی بەرپرسانی وڵاتان و عێراق لە دیداری سلێمانی تاوتوێکرا. دیداری سلێمانی دۆ ڕۆژە، ئێمڕۆ ڕۆژی یەکەم بوو، بابەتی جیۆستراتیجی، بابەتی سیاسی و ئێستا بابەتی نەوت باسەکرێ لە هۆڵەکە بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراق بەڕێز سەرۆک حکوومەتی هەرێم هەردووکیان لە دوو پانەڵی جیاوازە لەسەر کۆمەڵێک دۆخ قسەیان کرد و بەیانیەکەشی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خطابێکی زۆر گرنگیدا لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەستە هەم بە هەرێمی کوردستان هەم بە عێراق و هەم بە ناوچە کوردستانیەکانی تر ئەو گۆڕانکارانی کەوا لە سووریا و گۆڕانکارانی کەوا لە تورکیا لە ئارایە بۆیە باسیەوەکەین لەم هەموو گۆڕانکارانی کەوا ئێستا لە ناوچەکەش و لە ئەمریکاشان ڕوئەدات ئێمەی کوردستان هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش هەرواتەی موقعمان لە عێراق چییە؟ چیمان پێکرێ لایکەم چۆن خۆمان بپارێزین بەڵام لە هەمان کاتا دەرفەتەکان چین ئەگەر خۆمان لە هەڕەشەکان بپارێزین هەندێک لە دەرفەتەکان بخۆزینەوە. ئەمە بابەتی سلێمانی فۆرەمە یەکێک لە خاڵەکانی تر لە بابەتە گرنگەکان مەسەلەی سووریایە کە گۆڕانکاری زۆر گەورەی تیا ڕووداوە بۆیە ئەو پانەڵی تایبەتی لێیە و بەڕێز ئیلهام ئەحمەد لێرەیە بەڕێز کاکوشار و بەڕێز پیتەر گاڵبرس بەیانی لە پانەڵێکی تایبەتە باسی ئەو دۆخەشەکەن. دیدارەکە دوو ڕۆژ دەخایەنێت و ڕۆژی یەکەمی کۆتایی هات. لە ڕۆژی دووەمیشدا چەند پانێڵێکی گرنگ لەسەر پرسی ژینگە و ئابووری و سیاسەتی هەرێم و عێراق بەڕێوە دەچێت. ئامانجی دیدارەکەش وەکو باس کراوە لێک نزیکردنەوەی دەنگە ناڕازیەکانە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.